مەبەستمە لەسەرم بابەتە زیاتر گفتوگۆ بکەم بەڕێز نەجات محەممەد پارێزەر لە دادگای پەنابەران لە بەریتانیا و لەگەڵم دەبێت کاک نەجاتم کاتت باش زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 دۆخی ئەو پەنابەرانەی دەگەنە وڵاتانی ئەوروپا و بەریتانیا چۆنە ئەوە دەهێنێت کە خۆیان لەم ڕێگایە بن کە ئێمە چندێکە باسی دەکەین؟ ستان خۆش بێ زۆر بەڕێزن لە ڕێگەم کەناڵەوەمەوێ سەرخۆشی خۆم بە هەموو ئەو بنەماڵی و قوربانیانە بگەێنم و شفای عاجل بۆ ئەو نەخۆشانەی کە ڕزگاریان بۆ لەو کارە ساتە مەداخێکی گەورەوە بەڕاستی ئەم ڕێگە نایاسایانە کۆسپی زۆر گەورەی دروست کردو لەم ساڵانەی ئەخیرە و بابەتی نایاسایی لەم وڵاتانەیە ئەگەر بگەڕێنە بۆ چەند هەفتەیەکی پێشوو لە یۆنان هەر بە ئاشکرا ئەوانەی کە حرەسی حدودن لە دەریا باشکرا تەقیان لە بەلەمێک کرد کە چوب بوو و بەلەمەکان تەقان و خەڵکێکی زۆر مرد لەوەیە ئێستاکەش لە تحقیق و ئینڤستیگەیشنایە ئەو بابەتە ئەمە بەهۆی ئەوەی کە ئەم کەسانە نایاسایی ئەگەر بە یاسا بێن هیچ مافێکیان ناخورێ بەڕاستی هیچ کەسێکش ناتوانێت ئاوا عەزێتیان با و مافیان بخورێ لە چی لە ئەوروپا بێ هەتا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەداخەوە ئەم بابەتە گەڕێنەوە بۆ دوو خاڵی زۆر گرنگ کە ئەو خەڵکانە ڕویان کردووە لەم کۆچکردنە بە نایاسایی بەرەو ئەم وڵاتانە یەکەم ئەگەر ئەمە بگەڕێنەوە بۆ هەندێک وڵاتی عەرەبی هەیە یعنی لەوانەیە گەر بەراورد دەکەن بە هەرێمی کوردستان نەکار بە عێراقش بەقەت چوار گەڕێکی هەرێمی کوردستانن کەچی ئۆن ئەرایڤڵ ڤیزەکانیان وەرەگون دێنە ئەم وڵاتە و سەردانەکەن و خوێندنی خۆیانەکەن و ئەگەڕێنەوە لەبەرەوەی لە وڵاتی خۆیان کۆمەڵ پێداویستی تایبەتێ وەکو NHS وەکو زمانی ژیانی مناڵ کە لە دەسووری عێراقیشە هەمانە ئەم بابەتانە بەڕاستی لە وڵاتی ئێمە نامۆیە و بە تەواوی ناگا بە ئەو کەسانی کە وەکو یەکسانی هەبێت لە بینی مرۆڤەکانە لە وڵاتی ئێمە ئەمەش بۆ بابەتێک کە خەڵک چکە من ئەزانم خۆم کەیسم لەلایە لە سەتا بڵێم چلی کەیسەکان خەڵکن کە ئەندامن بۆ نمونە یان کارمەندن لە دایرەکانی حکوومەتی عێراق یان لە هەرێمی کوردستانە ئەگەرم کارمەندە ژیانی باشە بە پێم وانێ ئەم ڕێگایانە وەڵامی ئەوانە چیە بە کاک نەجات کاتێک لەوێ داوای مافی پەنابەرێتیەکەن وەڵامی ئەو وڵاتانە چییە بۆ ئەم کەسانە؟ لەڕاستیە پەنابەری گەشتە ئاستێکە زۆر زۆر خراپە بە تایبەتی بە وڵاتێکی وەکو عێراق و عێراق لەو کاتەوە کە بوو بە بایۆمەتریک بووە بە پاسپۆرتەکان بۆ بە ئەلکترۆنی ڕانکی عێراق زۆر بەرزتر بووەوە لەوەی کە پێشتر هەبوو ئەمەش بابەتێکی دڵخۆشکەرە بەوەی کەسێک بێوێت ڤیزە تەقدیمکە ئێستاکە گەجاران لە 180 ڤیزە ڕەبزی وەرگرتە ئێستا لە 140 ڕەبز وەرەگرێت یعنی نیواونی زیادی کردو بەوەی کە ڕەبز وەرنەگرێت بە تایبەتی ڤیزەی ئەگەر کەسێک بۆ نمونە کۆمپانی بەنایە بێ یان ئینکەمەکەی دیار بێت دەخلەکەی دیار بێت بۆیە خەڵکی خۆمان هەر لەسەر ئەو نەمەتە ماون بەرە نایاسایەکە خۆیان بگەێنن بە ئەوروپا و بەڕاستی کۆمەڵ ڕێگەی تر هەیە یاساییە و ڕێگەی پێیتراوە و من دڵنیام ئەگەروانە ئەو ڕێچکانە بگرنە بەرچی لە ڕێی خوێندنەوە بێ چ لە ڕێی ئینڤێستمنتەوە بجساکە بە تایبەتی سکل وەرکە هەیە بۆ مەسەلەی کارکردن یعنی ئەم کەسە 5 ساڵ وەرەگرێت خانەوادەکەشی دێنێ بۆ ئێرە تەنها بیوەنێکێوە پێشترش باسم کردووە امتحانێکی بێوەن کە جەنراڵە ئەکادیمیش نییە لە ئایلتس زۆر زۆر ئاسانە چەند کەسی لێ لەو قوربانیانە زانکۆی تەواو کردو یعنی ئەتوانێت بیوەن تەواو بکە سکل وەرکەرێ بکات گرێ بەستە لەگەڵ وڵاتە بکە ماڵ و مناڵەکەشی بێن ئەگەر پێی خۆش لەم وڵاتە بمێنێتەوە. کاک نەجات تۆ ڕاستەوخۆ لەگەڵ پەنابەران مامەڵە دەکەی دۆخی پەنابەران چۆنە لەوێت تاوە کاتێک کە وەڵامێکی ئەرێنی ئەو وڵاتانە وەردەگرن کە بۆیان کۆچیان کردووە؟ وڵای پەنابەر بەگشتی ئەبێ ژیانی لە مەترسیا بێ بەداخشەوە پەنابەرانی کە دێن لە وڵاتی خۆمانەوە ئەو بەڵگانیان پێ نییە کە بیانە بیسەلمێنن و تەنها وڵاتی ئێمە نیە تەنها هەرێمی کوردستان ئێستا عێراق بە ڕێژێکی زۆر کەم خەڵک بێت هەرێمی کوردستان زیاتر قوربانیەکان بەڕێگاوان دێن عێراق بەگشتی زۆر خەڵکی عەرەب کەمترە لە ئەگەر بەراورد بکەین بە هەرێمی کوردستان کە عێراق سێ بەقەت هەرێمی کوردستانیشە بێت ئەو کاتەش خەڵکی زۆر کەم دێ بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەت لێرە بەڕاستی دۆخی پەنابەر زۆر خراپ ئەگەر کەناڵەکەی ئەوە بچێت لەو ئوتێلانە چاپێکوتن کە لەگەڵ من کەیسم لەلایە 2 ساڵە کەیسەکەی لەلامە لە ئوتێلێکە تا ئێستاکە نەیانتوانیە بە دڵی خۆیانش لە برنجێ دروستکەن یعنی ئەم خەڵکە بەسیترین مافەکە کە نیانە ئەو ئوتێلە پۆلیسی ئوتێلەکە وایە ئەگەر لە ئوتێلە بمێنیتەوە نابێت تەباغ بەکاربێنی نابێت کۆمەڵە بابەتیکە بەکاربێنە چەند هەندێک جار کۆمەڵە بابەت دەکەن کە بە نایاسایی ئەیانوێ لەخنەوەی خواردنی خۆش دروستکەن بەوەی جەژنیان بۆی بابەتێکیکەوە چکەمە ناڵن بەڕاست بەریتانیا درەنگ وەڵامی کەیسی پەنابەران دەداتەوە؟ وڵای خۆی لە ئەوە بابەتێکە کە درەنگ وەڵامەداتەوە بەڵام بەداخشە وەڵامەکان زۆر خراپن ئێستا هەرچەند پێشتر لە ئێستا سیاسەتەکانی
بەریتانیا و ئەگەر ئاگادار بی یەکێتی ئەوروپا چۆنە بۆ پەنابەران؟ بەگشتی خراپە بە تایبەتی لە مەسلەی ئەگەر باسی بەریتانیا بکەین، بەریتانیا ینی دەرگایەکی زۆر گەوری کردەوە بۆ ئەوبوو ئەوروپا پێیان بڵێ ئێمە ئەوە تا توانین ڕێگەیەکی کە بدۆزینەوە پەنابەر لە لای خۆمان نێڵینەوە بیان بین بۆ نمونە ئەفریقا بۆ کیشوەرانەی کە بەڕاستی ژیان لە ناوێ زۆر سەختە بۆ پەنابەرێکە لە وڵاتی ناوڕاستە ژیا بێت و ئەمە بابەتێکی زۆر خراپە. وڵاتێکی دیموکراسی وەکو بەریتانیا ئەم بڕیارەیە بدە، هەرچەند ئەم بڕیارەیە سەر ناگرێت. من دڵنیام لەوەی کە ئەم بڕیارەیە زۆر تۆڵە کێشێ، بەڵام بە هەموو پێی بکەن هەموو خاڵەکان هیچ خاڵێک نییە لە ئێستا لە بەرژەوەندی پەنابەرا بێت، هیچ خاڵێک نییە لە ئەوروپا و بە بەریتانیاوەش و بگرە بەداخشەوە بە زووترین کات ئەیانەوێ ئەم بابەتە سۆرت ئاوتکەن لە هەر ڕێگەیەکەوە بێت ئەم پەنابەرانە بگەڕنەوە جێگە ڕێگەی خۆیان و هەڵبن ئەوانەی بە تابەتی ئێستاکە دێن بەرە ئەوروپا بە دەرەجەیەک زۆر خراپە بۆ پەنابەر لە چی لە ئەڵمانیا بەچی لە هۆڵەندا بەچی لە وڵاتەکانی کە بە 30 ساڵی پێش ئێستاکە خچیان گرتە خۆیان پێویستیان ڕەنگە بە کۆمەڵە فئە هەبوو بێت، بەڵام لە ئێستا پێویستیان بەوەش نەماوە و زۆر خراپ پەنابەر. کاک نەجات پەنابەر پێشۆی بگاتە وڵاتانە لە نێو ئاوەکان لە نێو جەنگەڵەکان، یاساکانی ئەو وڵاتانە ئەوروپا و بەریتانیا چەند هۆکارە بۆی کەم پەنابەرانە نەگەنە نێو وڵاتەکانیان و ئەو کارە ساسانی لێ بکەوێتەوە کە ڕۆژانە دەیبیستین؟ بەڕاستیە هەموو ئەو بابەتی کە زیاتر لە سەر ئەم حاڵەتی کۆچبەرانە دێن بە جوابتەنە کۆمەڵە ڕێکخراوی مافی مرۆڤن کە لە سیستەمی ئەوروپای مەسەڵەن دادگای ئەوروپا و لە سیستەمی دادگای بەریتانیا ئەوانە ڕجستەر و ڕیکۆرد نەتوانن ئەم بابەتانە بوریژێن وەکو دیفاع لە مافی مرۆڤ ئەجینا وەکو یاسا و ڕێسای دەوڵەت و دەسڵات هیچ کەسێکیان هیچ بەرژەوەندێکیان نییە لەوەی کە پەنابەر بە نایاسایی بێت و هیچ هاوکاریشیانش ناکەن و ئێستاش بەڵگە لەسەرەوە هەزارها کۆچبەریان لە ناو ئوتێلێکا داناوە جارانیان کە دەرخانووەوە بۆ نمونە ژیانیان زۆر سەختە و هیچ کاتێک یاسا و ڕێساکانی ئەم وڵاتە ڕۆژ بەڕۆژ چرتر دەبنەوە و کەمتر دەبنەوە بۆ هاوکاریکردنی پەنابەر و ئەو پەنابەرانش ئێستاکە زۆر گرنگە گەدێن ئەم وڵاتە بە ئەوە نەزان گەشت ناو وڵاتە ژیانیان ئەگۆڕێ بە پێچەوانەوە گەشت ناو وڵاتە بێتەوە کەیسێکتە بێ ئەم کەیسە 20 منە لە خۆت ژیان لە مەترسیە و لە ئێستاە لەبەرەوەی عێراق بە دەرەجەیەک و هەرێمی کوردستان بەسمە بەتایبەت باسی هەرێمی کوردستانە لەگەڵ بکەم کاک نەجات، چونکە زۆرێک لە وڵاتانە نوێنەرایەتیان هەیە لە هەرێمی کوردستان و پەیوەندێکی باشیان لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە و ئاگادارن هەرێمی کوردستان دۆخی چۆنە، لەبەرەوە چۆن مامەڵە لەگەڵ پەنابەرانی هەرێمی کوردستانەکەن؟ لە ڕاستیە هەرێمی کوردستان لەبەرەوەی خۆتە زانی ئەو مسەفارە ڕسمیانەی بەریتانیا وڵاتەکانی کە هەن و سەرۆکی ئەو وڵاتە سەرۆکی حکومەتە بێتە ئەم وڵاتە و دانیشتنەکان و لەسەر بابەتی کۆچبەری قسە بکەن هەر بابەتە بێ ئەوان تەنها ئەیانەوێ هەرێمی کوردستان بە باڵتەیەکی زۆر پارێزرا و ئەزانن ئەما وەکو بەتابەتی لە ئەوروپا و بەریتانیاش هەر بەشێکە لەو خاڵێک کە ئەوان پێ قبوڵە چکەم تۆگە بەریتانیا ئەنی ئاماژە بۆ بکە ئەو کەیسە قبولکە لە دادگایەکی باڵای بەریتانیا ئەمە زۆر جار کەیسەکانمان لە پێش ترایبوناڵ بابنە یاسای یەکەم ئەچینەوە ئەپە ترایبوناڵ یاسای دووەم لە کۆرتی دووەم ئەو کۆرتاگەرەوە قبولکە هەولێر ژیانێکی مەترسیە بۆ هاوڵاتیەک ئەو کاتە ئەو شتە پێچەوانە بێتەوە سەر سەفارەی بەریتانیا خۆی ئەوێ وڵاتە جێبێڵە کە هەموو بەرژەوەندەکانیان لە وڵاتەیە بەڵام ئەمانە لەسنە بڕیارانە هەمویان ئێستام جوابانەی کە ئێمە وەرمانگرتەوە خەڵکی قامە وەرگرتن لە ئێمە یعنی لە 180 لەسەر هێچکی وەرگراوە هیمەن چارتی پرۆتێکشن حیمایی ئینسانی وان بابەتە بۆ ئەوەیە زیاتر قەزەکانیان کۆمەڵایەتی نەک سیاسی بۆیە بابەتە سیاسەکان لەسەر هەرێمی کوردستان زۆر بە لاوااستر وەرەگیرێ لەبەرەوە ئەوان خۆیان پێیان وایە ئەطرافیان بەوە کردووە هەرێمی کوردستان هەرێمێکی پارێزراوە بۆ مەسەلەی کورد زۆر کارەسات ئەگەر قەزەکە سیاسی بێ لێرەوە. زۆر سپاس دەکەم بەڕێز نەژاد محەممەد پارێزەر لە دادگای پەنابەران لە بەریتانیاوە لەگەڵم بووی، دەست خۆش.